دیارە لە چوارچێوەی ئەو کەمپینەی کە دەستگای خێرخوازی بەخشین ڕاگەیاند بۆ پێداویستی خەڵکو کە خۆراک بۆ هەژاران. ئێمەش ئەمڕۆ سەد جێگامان تەسلیم بە کەم ئەندامانی ڕاپەڕین کرد بۆ ئەوەی بەسەر کەم ئەندامانی کەم دەرامەت و دابەشکەن. من هەر لێرەشەوە سوپاسی خێرخوازان دەکەم کە هاوکاری ئەم کەمپینیان کرد. زۆر سوپاسان دەکەین، خوای گەورە پاداشان داتوانێت. هەروەها لێرەشەوە داوان لێ دەکەم کە ئەم کەمپینە بەردەوام دەبێت لە سنووری ڕاپەڕین بەتەواوی لە دەستگای خێرخوازی بەخشین. داوان لێ دەکەم کە هاوکارمان بن ئەوانەی کە خوا پێداون بۆ ئەوەی بە تەواوەتی ئێمە بتوانین زیاتر هاوکاری خەڵکی فەقیر و کەم دەرامەت بکەین لە سنوورەکەمان. دیارە ئەوە بۆ کەسێک لاوانی ئاسایی بێکە بژێوی ژیانی وەسەتە یان باشە، بەڵام بۆ کەسێکە بژێوی ژیانی لەسەر کاری ڕۆژانەیە لەوانەیە قورس بێ. بە تەئکید بۆ هاوڵاتیانی کە مەدام قورستریشە بۆیە ئێمە بەناوی خۆم و بەناوی بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتیەوە سوپاسی دەستگای بەخشین دەکەین کە ئەمڕۆ 100 پاکێج خۆراکیان بۆ ئێمە دابین کرد. ئێمەش هەوڵ دەدەین دابەشی بکەین بەسەر کەمەنداماندا، بەسەر ئەو کەمەندامانی کە وەزعیان خراپە یان وەزعیان باش نییە